تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەوێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. لە پاش بڕارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندنی دۆخی ئێستای هەرێمی کوردستان دەنگی ناڕەزایەتی لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بیسترا، بە تایبەت دەنگی ناڕازی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵام زۆرتر ئەم دەنگانە لە پارێزگای سلێمانیەوە زەقتر و دیارتر بوون. سەرنجەکانیش لەسەرەوەی کە بۆچی لە سلێمانیەوە دەنگی ناڕازی زۆرترە دەوترێت هەندێک جار دەوترێت سروشتیە، هەندێک جاریش دەوترێت مەبەستی سیاسی لە پشتەوەیە. من ئەم شەو دەمەوێت دۆخی هەرێمی کوردستان هەروەها بابەتی ئەوەی کە ئاخۆ بۆچی دەنگە ناڕازیەکان لە سلێمانی زۆرترە وەک لە ناوچەکانی دیکە وەکو دەوترێت تاوتوێ بکەم لە دیدی لەتیف شێخ عومەر بەرپرسی مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ ئامادەبوونت کاک لەتیف. سوپاس بۆ ئێوەش. بەڵێ بەڕێزان، دیارە وەکو هەمیشەیەوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیارەکانتان بە کۆمنت بۆ من بنووسن تاوەکو منیش لێرە بتوانم وەڵامی پێویستان لە میوانەکەم بۆ وەربگرمەوە. کاک لەتیف، دیسان سوپاس بۆەوەی لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان ئامادەی. دەمەوێت بە شێوەیەکی گشتی سەرنجت بزانم لەسەر ئەو دۆخەی ئێستا هەرێمی کوردستانی پێدا تێپەڕ دەبێت، هەم لە بابەتی ناکۆکیە سیاسەکان، هەم لە ڕووی ئەو قەیرانە دارایی کە هەرێمی کوردستانیشی گرتوێتەوە. ڕاستەکەی وایە کە هەمووان نەزانین، هەموو هاوڵاتیشی کوردستان نەزانێ کە لە دۆخێکی ناهەموارین، دۆخێکی ئابووری و دارایی ناهەموار کە پێویست دەکا هەموو لایەنە سیاسەکان بەپێی لێپرسراوەتیان و هەموو هاوڵاتیەکیش بە گرنگ وەریگرێ و بزانێ ئەمە ڕۆژگارێکە کە مەسئولیەتیشی گەوراکەوێت سەر هەمومان و هەر هەڵەیەک لە چارەسەرە و هەر تەسەڕفێکی هەڵا و هەر هەنگاوێک ئەبێ حسابی زۆر بۆ بکرێ. دیارە من لەسەر حکوومەت و لەسەر حیزبەکان زیاترە و هاوڵاتیانی شەرەوە. باشە، ئەم هەڵەیە بە دیاریکراوی مەبەستت چییە؟ یعنی ئەوەی کە دەبێ ئاگادار بین بەوەی کە هەڵەیەک نەکرێ. ئەوەی کە حیزب و حکوومەت دەگرێتەوە ئەبێ باش لە دۆخەکە و لە مەترسی دۆخەکە و لەو هەنگاوانەی بۆ چارەسەرێنێن باش تێبگەن و لەوە تێبگەن کە دۆخی دارایی و ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک لە ئاستێکایە کە گەیشتوتە شوێنێک کە ناڕەزایەکان تووڕێیەکانی خەڵک زۆر بووە و ئەبێ لەو ئاستایە تەسەڕفکەن و چارەسەرێک دابنێن کە خەڵک هیوایەکی هەبێ و ئومێدیشی هەبێ بۆی کە ئەم دۆخە زۆر ناخایەنێ و حیزبەکان و حکوومەتەکەشیان لە هەوڵی جدیایە بۆ چارەسەرکردنی و ئەبێ هاوڵاتیانیش، ئەمە داواکاریە لە هاوڵاتیان، ئەبێ هاوڵاتیانیش بزانن کە هەرچی شتێکی نەخوازرا و ڕووبە یەکەم زەرمەند ئێمە خۆمانین، هەمومانین هاوڵاتیەکانە کە سوکارمانە ماڵ و مناڵی خۆمانە، لەبەرەوە هەمومان قسەکەم لەسەرەوەی هەمومانە بێ مەسئولیەتەوە باسکردن و مەسئولیەتەوە تەسەڕف بکەین. باشە، من دەمەوێت بزانم لایەنە سیاسەکان بە شێوەیەکی گشتی و بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە تێگەیشتووە کە دۆخەکە ئەوەندە هەستیارە دەبێت زۆر بە وریایە و مامەڵی لەگەڵ بکرێ و ڕێگەکانی چارەسەر نزیک بکرێتەوانێ. ئێمە لەبەرەوەی کە تەماسێکی ڕۆژانە و ڕوبەڕوومان لەگەڵ هاوڵاتەکانی خۆمان هەیە، بە دەرەجی ئەساسی من قسەم لەسەر مەڵبەندی ڕێخستنی سلێمانیە و ڕۆژانە خەڵکیێکی زۆر ئەبینین و سەردانی خەڵکیێکی زۆر دەکەین و کێشە و معاناتەکانیان لە نزیکەوە بیستین. هەوڵمان ناوە بە درێژی ئەم دووسێ مانگە دیمەنە ناخۆشەکانی ژیان و گوزەران و هەموو ئەو بەسەرهات و ژیان ڕۆژانەی خەڵکیانەوە هەموو مشاکل و معاناتەی هەیەە بە شێوەیەکی زیینگو بگەێنین بە هەواڵەکانمان لە حیزب و برادەرەکانمان لە حکوومەت و تیام گەێنین کە ژیانی خەڵک چەند سەختە و
و ئازارەکانی خەڵک چەند زۆرە و داواکاریەکانی خەڵک لەبارەی چیەوەی و چۆنی ژێوی چارەسەر بکرێ لەبەر ئەوە لەبەرەوەی ئێمە بەشێکی خۆشمان و ئەندام و کادرەکانیشمان بەشێکن لەو معاناتی کە خەڵک هەیەی و هەمان بارودۆخی ئابووری و داراییان هەیە زۆر ئاسانە بۆمان کەلی تێبگەین و وێنە زیینۆکەش نەخڵکەین بۆ برادەرەکانمان تاکو لە ئاستی گەورەی کێشەکەیە چارەسەری بۆ بدۆزنەوە. باشە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەفتەی ڕابردوودا چەند پێشنیازێکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کرد لە پاش کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێک لەوانە پێداچوونەوە بوو بە کەمکردنەوەی یاخود بە بابەتی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران. ئەمە لە کاتێکدایە کە ئەم بڕیارە دراوە یەکێتی لە پاڵ وەزیرەکانیدا لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە جێگری سەرۆکی حکوومەتیش لە یەکێتی نیشتیمانی کوردستانە. یعنی بۆچی زووتر ئەم بابەتە شرۆڤە نەکرا لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یان وەکو دەوترێت هەندێک جار بمبورە دەوترێت ئەم قسانە کە دەکرێن زۆرتر بابەتی مزایدەی سیاسین. نەخێر لە پێشیش و لە ئێستاشەوە ئێستش بەردەوامین ئێمە لەگەڵ تیمەکەی خۆمانە لە حکوومەت و لەگەڵ جێگری سەرۆکوەزیرانیشا لە تەماسی ڕۆژانیان بۆ ئەوەی کە لە قسە بکەین دەربارەی چارەسەرەکانەوە جەنەزەری خۆمانێن پێبگەین وێچێتیش لە هەموو ئاسەکانە ئەمەی کردووە دیارە حکوومەتیش بۆ خۆی و پێی مەسوولێتەکەی چیرۆکیشکەی هەیە و قسەی تری هەیە لەسەرەوە مۆزوعە. من لێرە نامەوێت بۆ جەنەزەری حکوومەت بگەین و مدافعی حکوومەت نیم و محامی حکوومەت نیم، بەڵام حکوومەتیش بۆ خۆی قسە و باسی چیە لەسەرەوە وەختێک ئێمە ئەمانەوێت کە باشترین پێشکەش بکە ئەویش باس لە ئیمکانێتە مەحدودەکەی خوب بەردەمی خۆیەکە. ئێوە هیچ گلەی یەکتان کرد لە کوتلەی حکومی خۆتان کرد ئەو خەڵکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندان لەسەر ئەو بڕیارانە؟ ئێمە ئەو قسە و باسانی بینی خۆمان لێرە نەقڵ ناکەم، بەڵام ئێمە ئەمەیە کە هەموو هاوڵاتیان دڵنیابن لەوەی کە شتێک نەماوە هەوڵێک نەماوە ئێمە لەگەڵ تیمەکەی خۆمان و تیمەکەی خۆشمانەوەوان پێڵێ ئەڵێ بەو پەڕی هەوڵی خۆمانەوە هەوڵی خۆمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی لەم زەرفەیە باشترین و لە نێو خراپترینە خراپەکەیان هەڵبژێرین و نەکەوینە شوێنێکەوە کە ئیتر ڕێگە گیرا بێ. بەڵام لەگەڵ ئەوە شازانین ئەمەشیان هەر تاکویسە باش نییە و خەڵکڕی ڕازی نییە. باشە. کاک لەتیف بەر لەوەی بچمە سەر ئەو پرۆژەی ئێوە کە پرۆژەیەکتان هەبوو بۆ چاکسازی لە ناو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ماڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەمەوێت بابەتێک بۆ ڕژێنین، بەڵام بەر لەوە حەز دەکەم وەکو ڕوونکردنەوەیە کرد بۆ بینەرانیش ئەمە نەچێتە قاڵبی یاخود بەدەرە لە تێگەیشتنی بابەتی جیاکردنەوەی ناوچەکان لە یەکتری، بەڵام ئەمە سەرنجێکە و جێ قسە و باسە لەلایەن تەنانەت سەرکردە سیاسەکانیشەوە باز دەکرێت. کاک لەتیف بۆچی هەمیشە وا دەردەکەوێت کە دەنگە ناڕازیەکان لە بابەتی ئەو بڕیارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری دەکات، ینی بۆ نمونە خۆپیشاندان دەکرێت زۆرتر لە سلێمانی زەق دەکرێتەوانێ و بینراوە لە ناوچەکانی دیکە. دوو بۆچون هەیە، بۆچوونێکەیە کە پێی وایە ئەمە حاڵەتێکی سروشتیە و ئاساییە و لە هەموو دنیادا ڕەنگە لە شارێک بۆ شارێکی دیکە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە ئەم جیاوازیە هەبێت. بۆچوونێکی دیکەش هەیە کە پێی وایە ئەمە جگە لە ویست و مەرامێکی سیاسی هیچی دیکە نییە بەوەی کە لەوێ خۆپیشاندانەکان ناڕازایەتەکان زەق دەکرێتەوانێ. دەمەوێت سەرنجی تۆ بزانم وەکو بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە سلێمانی. دوو بۆچوونی زۆر هەڵە هەیە لەم بوارەیە. یەکیشانەوەیە کە ئەو ناڕەزایی خەڵکی سلێمانی بە درێژی مێژوەکەی دەستێکی سیاسیە دەستێکی دەرەکی لێ دواوە بێ، ئەمە نەوەک هەر بۆچوونێکی هەڵەیە غەدرێکی گەورەشە لە خەڵک و هاوڵاتیانی سلێمانی و ئەم دەبەراکرێ. بۆچوونێکی کەشیانەوەیە کە لێرە نەعەدالەتی و کەمی خزمەتگوزاری کەمتر بێ لە شوێنێکیکە لەبەرەوە خەڵکە ناڕازین، ئەمەش غەدرێکی گەورەیە ئەکرێ. ئەوەی هەیە سروشتی ئەم ناوچەیە وایە و بەشێکە لە پێکاتەکەیان و بەشێکە لە بیرکردنەوەکانەوە پێویستە هەمومان ڕێزی لێ بگرین و ڕەنگە ئەمەش بۆ خەباتی کوردایەتی بۆ خەبات لە پێناوی ئازادی و لە پێناوی ڕزگاریە سەرمایەکی گەورە بێ و ئەم کللتورێک بێ کە چاوی لێ بکەین و گەشەی پێبین. هیچ عیبعارێک نییە بۆ خەڵکی ئەم ناوچەیە کە ناڕەزایی دەربڕێ بڵێ نە و ڕازی نەبێ بەوەی کە هەیە و هەمیشە چاوی لەوە بێ کە ژیانێکی باشتر
ژیانێکی بەختەوەرتر ژیانێکی شایستەتر بە مرۆڤ بۆ خۆی دابین بکە. ئەمە وەک جەنابەت لە پێشە نابێت هیچ تەفسیرێکی بۆ کرێ خوا نەخواستە ئەوەی لە سلێمانیان نییە شارەکانی تر لەمە نەقسێکیانەیە عیبێکیانەیە. ئێمە باز لە سلێمانیەکەین و ئێستا قسەکە لەسەر سلێمانیە و ڕەخنەکە لە سلێمانیە. بۆیە ئێماڵین کە ناڕزایی بوون وەختێک کە باسی هەولێری قارەمانی شکرێمە قسەیەکمان هەیە لەسەر هەولێر لەسەر بادنانیش قسەیەکمان هەیە بۆ خەڵکە شایستەی ئەوەن کە ئەو پەڕی ڕێزیان لە ژیرێ. ڕەخنەکە لەوان نییە، دیفاعەکە لە خۆمانە خەڵکی سلێمانی. ئێمە ئەبێ بەدەنیەکی دلێر دەربارەی هەر شتێکە پێمان کەمە و شایستە نیە بۆ ئینسان و بە شایستی نازانین بە خۆمان بڵین نە و ناڕازی بین و ئەماش بۆ هەموو کوردستان بە باشە گەڕاوەتەوە و خەرمانێکی گەورەیە کە چوە سەر خەرمانی خەبات و تێکوشانی هەموو خەڵکی کوردستان و سلێمانیش بۆ بناوبانگەوە ئەزانین وابین. بەڵێ کاک لەتیف هەرچەند پێشووتر لە قسەکان تا تۆ ڕەتی ئەوەت کردوانێ بەڵام بەشێکی منطقی تێدا نیە ئەوەی کە دەوترێت ئەو خزمەت گوزاریانە یاخۆت ڕێژەی خزمەت گوزاریەکان لە شاری سلێمانی بەراورد بە شارەکانی دیکە جیاوازی هەیە چونکە خۆ لە ماوەکانی ڕابردوودا هەر بەرپرسانی ئیداری شاری سلێمانی بۆ خۆیان گلەیان کردووە لە مەسلەی جیاوازی لە نێوان ئەو بودجەیە ئەو پارەیە کە بۆ سلێمانی هاتوویان بۆ ناوچەکانی ترچووە. یعنی بڕێک لە منطقی تێدا نیە ئەو قسەیە؟ من ڕاستی نامەوێت کە هەموو وەختەکەمان بۆ کوژین چونکە ئەمە جێگەی جەدەل و مناقشەیەکی زۆر بۆ لە ساڵانی پێشووە بەڵام لە سەردەمی پارێزگاری پێشووە کاتێک کە ئەو پۆستەکەی دەسا و دەست کرد هەموو ئەو ئامارانی لەبەر دەسابوونی ئەعلان کران کە ناوەندی نێودەوڵەتی کردوێتی لە عێراق و لە کوردستانە پیشانی ئەوەیە ئاستی خزمەت گوزارەکان لە هەموو بوارەکانە سەر تاسەری هەموو بوارەکانە لە سلێمانیا یەکەمە و مقارنە لە هەندێکیان مقارنە بە دەوڵەتەکانی دەوروبەری شوا بووە. ئەمە سەرباری ئەوەی کە ئێمە قسەمان هەبوو لەسەرەوەی کە هەندێک فەرق و جیاوازی شکراوە سلێمانی لە بوجە و لە خزمەت گوزاری و لە شتی وایە کە پەیوەندی هەیە بە مەسایلی سیاسیەوە. بە ئێستاشەوە بە ئێستاشەوە ئێمە گلەیمان هەیە. بەڵێ باشە دەچینە سەر بابەتی لا مەرکەزیەت بەڵام دەمەوێت جارێ بزانم پرۆژەکەی ئێوە بۆ چاکسازی لە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆچی بوو یاخود لە چیەوە ئەم پێشنیازە هات؟ ئێمە وایە بینین کە قسە و قسەڵەوشیشی زۆر بە حەق یا بە ناحەق بەشێکی ڕاست بێ و بەشێکی مبالغە بێ دەربارەی گەندەڵی بە فیڕۆیانی سەرۆت و سامانی خەڵک بۆ بەشێکی ڕای گشتی و لە میدیاکانەوە قسەی لەسەر کراوە لە کۆنەوە و لە ناو خەڵکە جێگەی قسە و باسی خەڵکە و زۆر جاریکەش حیزبەکان لە بینی یەکتریە و لە ناو حیزبەکانە کارکتەرەکان لە بینی خۆیانە بۆ مزایدەی سیاسی و بۆ تۆمەتبارکردنی یەکتری و بۆ ڕووسبیکردنەوەی خۆی هەرکەسە بەکارهێنن. ئێمە وایە بینین کە یاسا تەنیا دەسەڵاتەکە ئەتوانێت ڕەش و سپی لە یەک جیا بکاتەوە درۆ ڕاستی لە یەک جیا بکاتەوە و دز و دەستپاچی لە یەک جیا بکاتەوە. لەبەر ئەوە پرۆژەیەکمان پێشکەش کردووە و داواکەین لە حیزبەکان و داواکەین لە حکوومەتیش و داواکەین لە خەڵکە دڵسۆزەکانی ئەم نیشتیمانە کە دەستەیەکی خاوەن ئیرادە خاوەن دەسەڵات بەپێی یاسا پێک بێنن بۆ لێکۆڵنەوە لە هەموو دۆسیەکانی گەندەڵی و لە هەموو ئۆتۆمەت و گومانانەی لای خەڵکێ و لای ڕای گشتی هەیە و لای هەموو کەسانەیە کە زانیاریان هەیە و خەڵک ئازاد بکەن لەوەی کە شکاتەکانی خۆیان سکاڵەکانی خۆیان زانیاریەکانی خۆیان بۆ داواکاری گشتی بۆ دادوەرەکان بەرز بکەنەوە و ئەم دۆسیەیە بێ بە هەڵمەتێکی نیشتیمانی بۆ چارەسەرکردنی کێشەی گەندەڵی لە ڕووی یاساییەوە هەم سەرۆت و سامانی دزراوی خەڵک ئەگەر هەیە لای هەچ کەسێکە لای هەچ کۆمپانیایەکە لای هەر کەسێکە براوە بە ناحەقی بە ڕێگەی ناڕەوا قانزاجی گەورە سوودی ناڕەوای گەورە کراوە بگەڕێتەوە و هەموو ئەو لێپرساوە حیزبی حکومیانەی و ئەو کەسایەتیانەی کە قسە و باسییان لەسرە لە ڕێگەی ئەو لیژنەیەوە لێکۆڵنەوە لە سەرۆت و سامان و سەرچاوی سەرۆت و سامانیان بکرێ وان مەسلەیە بۆ یەکجاری کۆتایی پێبێنرێ. باشە ئێستا یەکێتی لە خۆیەوە ئەم بابەتە دەست پێ دەکات. ئێمە لە پرۆژەکەمانە بەندی ئەخیری بەندی پێنجەمی پرۆژەکەمان ئەوەیە کە ئێمە ئامادەیمان دەرپێ ڕوێ بە ڕازگۆییەکی زۆرەوە کە لە مەڵبەندی سلێمانیەوە دەست پێ بکرێ و لە شخصی
لێپرساوی مەڵبەندی سلێمانی و کە منم دەست پێ بکرێ یەکەم کەس بووم کە دادگا بام کا بڵێ چیت هەیە وە لە چۆت بوو و بیسەلمێنم بۆی ئەوەی کە هەمە بە ڕێگەی یاسایی یا بە ڕێگەی نامەشروع دەستم کەوتووە و ئەمە حەقا هەڵمەتێکی نیشتیمانی بۆ بکرێ لەو شوێنەیە کە بۆمانەکرێ ئێمە بۆ یاڵین لە سلێمانیە بەردی زل نیشانی هەڵنەگرتنێتی ئێمە نامانەوێت مەشروعێکی گەورە تەقدیم بکەین لە دوایشە بە پاسایی ئەوەی جێبجێ ناکرێ پاشەکزەی لێبین و ئێمە شتێکی بچووکمان وتووە وتومانە لە سلێمانیە با ئەمە دەست پێ بکرێ دادوەرە بەڕێزەکان داواکاری گشتی پارێزەرە بەڕێزەکان لەگەڵ خەڵکانی دڵسۆز و نیشتمانپەرۆر کە هەموو کەسێ متمانی پیانە چەند دەستەیەک پێک بێنن و داوا بکەن لە حکوومەت دەسەڵاتی گەورەیان باتێ و دەسەڵاتی یاسایی گەورەیان باتێ بۆ لێکۆڵنەوە لە سەرچاوی سامانی و مڵکوماڵی ئەو کۆمپانیانەی کە لە ماوەیەکی کورتە خەڵگەڵێت سامانێکی زەبلا حەم پێکەوەێناوە باشە کاک لەتیف ئەمە ئیشی پەرلەمانی کوردستان نییە لە بێ متمانەیتانە بە پەرلەمانی کوردستان کە داوا دەکەن بۆ نمونە دەستەیەک یا خود لیژنەیەکی لەو جۆرە پێک بێنرێ هیچ ڕێگریەک نییە لەوەی کە ئەندامانی پەرلەمانیشی تیابن ئەوە ئیشی من نییە ئیشی دادوەرە بە ڕێزەکان و داواکاری گشتیە کە ئەوسا و ئیشە حکوومەتەکە ئەوسا متمانایە بە چیە و چیە تەکلیفەکە بۆ ئیشە گرنگەکە لەوەیە ئەوەی کە باخی هەیە کە وەکو چۆن گەندەڵی درێژەی هەیە لە وڵاتەیە و قسە و باز لەسەر گەندەڵی درێژەی ئەمە بۆ من ڕوونە سەکەی منەوەیە کە ئێمە پەرلەمانی کوردستانمانەیە کارکەکەی بەشێکی بەدواداچوون و لێپرسینەوەیە بەڵام لە پاڵەوەدا ئێمە دیوانی چاودێری داراییمان هەیە دەستەی دەستپاچی هەرێمی کوردستانمان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان یان لانی کەم مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئومێد بووە لەم دەستەیە و لەم مؤسسە شەرعیە کە پێی وایە ئێستا دەبێت مؤسسەیەکی دیکە دروست بکرێ بۆ ئەوەی لێکۆڵینەوە لێ پێچینەوە بکات من نامەیە تۆمەت بەخشمەوە بەسەر کەسا بەڵام بڵێم مادەم تاکو ئێستا خەڵشێکی زۆر قساکە لەوەی گەندەڵی هەبووە و هەیە و بەردەوامە و کەسی واشمان نەبینیوە لەو کۆمپانیا و لەو کەسانەی کە قسە و باس بە دوایانەوە هەیە سزا بدرێ یا لانی کەم لێکۆڵنەوەی گەوری لەسەر بکرێ و ئەمە وەکو کەیسێکی نیشتیمانی سەیری نەکراوە کەواتە تاکو ئێستا باش ئیش نەکراوە لەمە سەبەکان هەرچیەک بێ ئەگەینە ئەنجامەکە شەرتە باش ئیش نەکراوە ئەکرێ هەڵمەتێکی گەوری نیشتیمانی بکرێ و ئیرادەیەکی گەورە لە پشتیەوە بێ هەموو حیزبانەی کە خۆیان بە دژی گەندەڵێ ناسێن ئیرادەی خۆیان ئیرادەیەکی بەهێز و دلێری خۆیان بەخشنە ئەو دەستانە و ئەو دەستانە بە شێوەیەکی ڕادیکاڵ و بە شێوەیەکی دڵسۆزانە دەست بکا بە کارەکانی خۆی و چۆن گەندەڵی درێژەی هەبوو هەیە ئاواش سەرەتایەک بۆ دژە گەندەڵی و حەددانان بۆ گەندەڵی لە وڵاتەیە دەست پێ بکاوە خەڵک ئومێدێکی لا دروست بێ کە ئیتر وەختی لێپرسینەوەیە پێم وایە بەڕاستی ئیتر وەختی لێپرسینەوەە باشە خۆ لە ماوەکانی ڕابردوودا ینی هەموو ئەو دەستگایانی تۆ ناوتێنان وتراوە لەبەر ئەوە کار و چالاکیان وەکو پێویست نەبووە نەیانتوانیوە ئامانج و مەرامەکانی خۆیان بپێکن لەبەرەوەی کە حیزب هەمیشە دەستی هەبووە لە ناو ئەم دەستە و دامەزراوە و تەنانەت ینی لە ناو موسسە دادوەرەکانیشدا لە هەرێمی کوردستاندا ئەم گلەیە هەبووە و کراوە ئێستا ماڵبەندی حیزبێک ئەم داوایە بکات ئامانجەکەی دەپێکێ دادوەرانی سلێمانی من باسی سلێمانێکم باسی شوێنیشکە ناکەم تکاکەم کەس نەیباتە سەر تەفسیرێکەکەی بۆ نەکا دادوەرانی سلێمانی هەر هەمویان و دەستگای دادوەری لە سلێمانی و ناوچەکانی پارێزگای سلێمانیە بۆ ناڕەزایی دەربڕین بایەکۆتی دەوامیان کرد و پیشانیان ناکاوە نەتوانن بڕیارێکی سربەخۆ ئازاد و بەدڵی خۆیان بن و کەسیش نەتوانێت لیان پرسێتەوە ئەو دادوەرە بە ڕێزانە ئەو داواکاری گشتە بە ڕێزانە ئەو پارێزەرە بە ڕێزانە ئەتوانن بەو دەسەڵاتە گەورەی هەیەە بەو سربەستیە گەورەی هەیەە بەو بێلایەنێنە هەیەە باکۆت پشێنن یەکەم قەراریشیان ئەوە بێکە لە پرسی گەندەڵی بکۆڵنەوە هەموو هەوڵ توانایکی خۆیان بۆ لێکۆڵن لە پرسی گەندەڵی بکەن ولا بە فیڕۆیانی سامانی گشتی یا بە دزیبردننی سامانی گشتی ئەو سامانە بگەڕێنەوە ئەگەر هەیە و دزراوە و ئەو خەڵکانەیش کە تاوانبارن بەوە سزایان بن
گەورەترین شت کە من ڕووی دەم لە داواکارە گشتێ بە ڕێزەکانی ئەم ناوچەی ئێمە لە دادوەرەکانە لە پارێزەرەکانە یەکەم شت کە بیکەن لە دوای بایە کوچکانیان ئەوە بێ کە ئەوان خۆیان ڕێک بخەن بەو شێوەی کە خۆیانیانەوە میکانیزمەکەی خۆیان ڕێکی بخەن بە شێوەی یاسایی و یاسا سەرۆرکن لە وڵاتەیە و ئاواتێک بۆ خەڵک دروستکەن هیوایك بۆ خەڵک دروستکەن کە ئەم وڵاتە ئەشتوانێ شتی گەورە بکە ئەشتوانێ بڕیاری گەورە بە ڕاستە گەندەڵی هەیە لە پاڵیشا خەڵکێکی زۆر هەیە نیشتمان پەروەرن و لەوانەش دادوەرە بە ڕێزەکان ئەتوان حەدێک و سەرەتایەک بۆ لێپرسینەوە لە گەندەڵی و ئێمەش پشتیوانیانین ئێمە ئەمڕۆ قۆناغی دووهەمی پرۆژەکەمان ئەعلان کردووە هەر ئێستاکە قسە لەگەڵ جەناب دەکەم دابەژەکرێ بەسەر ئیعلامە کە نامەیەکی کراوەمان نردووە بۆ بەڕێزان ئەندامانی داواکاری گشتی وێچێتی داواکارە دادوەران و سندیکای پارێزەران و داوایان لێ یەکەین کە ئەم ئەرکە گەورە نیشتیمانیە لەم ناوچەیە بگرنە ئەستۆ و ئێمە وەکو مەڵبەندی سلێمانی و برادەرەکانمان لە مەڵبەندی سلێمانی ئامادەی شەو ڕۆژ ئێشگریان بین. باشە بۆچی بەتەنیا ینی ئەو نامەیە کە باست کرد بۆ لقی سلێمانی ئەو سندیکا و ئەو شوێنان ڕۆشتووە؟ مابەستت چییە بۆچی نەڕوە؟ وتم بەتەنیا بۆ لقی سلێمانی بووە یان بۆ نمونە بۆ یەکێتی دادوەران بۆ هەمویان ڕۆشتووە مەبەستم بۆ ڕئیسەکەی لە کەسەرەکەی بۆچی ئەڕوا بۆ هەمووی ڕایمە ئێمە نامەکە کراوەیە بۆ هەمویان نێرین نامەکە کراوەیە لە ڕێگەی علامەوە بۆ هەمویان نێرین بەڵام ئێمە قسەکەمان لەسەر ئەم ناوچەیە کە خۆمانی تیاژین و داواکارەکەمان ئەوەیە و مەبەستەکەشمانەوەیە لە هەر شوێنێکەوە لە هەر شوێنێکەوە چرایەکی بچووک دژی گەندەڵی دابژیرسێنی ئەگاتە شوێنەکانی کەش بەڵام ئێمە ناتوانین ئێستا ئێمە دەسەڵاتیەوەمان نیە لە هەموو کوردستانە دەست پێ بکەین با خەڵکیکە چاولێکەری بکە و ئەو نمونە جوانانە تازە دووبارە بکات و سێباری بکاتەوە. ئەمە ئیشارەتە بەوەی کە ئەگەر ئیرادەیە کە بێت لە سلێمانی هەیە و لەوێەوە دەست پێ دەکا ئەو کات دەچێتە شوێنەکانی دیکە؟ نەخێر ئەمە هیچ شتێکی سلبیتیانەوە هیچ گومانێک و هیچ تۆمەتیشی بۆ کەستیانی و ناشمانەوێ بەدەست پێ بکەین تەنیا ئەمانەیە شتێ بکەین تەنیا ئەمانەیە خزمەتێ بکەین بەبێەوەی تۆمەتی خەڵ بکەین لێرە ئەتوانین بیکەین بابیکەین خەڵکیشکە ئەتوانین لە شوێنیشکە بابیکە تکاکەم بە دیوە ئیجابەکە شتەکان بە لێگبینەوە. باشە بەڵام ینی ئەوە پرسیارە بۆ من بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی فراکسیۆنەکەیەوە لە پەرلەمانی کوردستان ئەم بابەتە ناخاتە بەرباس و لێکۆڵینەوە بۆچی لە مەڵبەندی سلێمانی و دەیەوێت لە سلێمانیەوە دەست پێ بکە؟ فراکسیۆنەکەی ئێمە پێم وایە دە ڕۆژ پێش ئێستا ئەگەر غەڵەت نەبم هەمان شتی کردووە ئێستش بەردەوامە وام ڕۆژ بۆ پشتیوانی ئێمە بروسکەیەکی و نامەیەکی بڵاو کردو پشتیوانی لە هەوڵەکانی ئێمەکە لەبەرەوەی گەندەڵی هەموو سوچ و کنوکە لەبەرێکی ئەم وڵاتی گرتووەتەوە مە قسەی خەڵکە قسەی ئێمە نییە پێویست دەکات لە هەر شوێنێکەوە هەوڵێک بێرێ لە هەر شوێنێکەوە هەوڵێک بێرێ بەشێک لەو گەندەڵیە بخرێتە بەردەمی یاسا و بە سزای یاسایی خۆی بگەێنرێ و ئەو دەستکەوتە ناشەرعی هەیەی لێ بسێنێت و بخرێت و گەنجینەی وڵات پێم وایە خزمەتیشی زۆر گەورەیە و ئێمە لێرە ئەتوانین ئەوە بکەین ئەمە ئیرادەیەکی گەورەیەوێ هەمومانەزانین ئەو کۆمپانیانەی بەشێک لەو کۆمپانیانەی بەناحەق و بەناڕەوا و لە ڕێگەی تەقنینی لە ڕێگەی گونجانی یاسا و ڕێنمایەکان بە قانزاجی دەستکەوتی ناڕەوا سامانشی زەبلاحیان کۆ کردوێتەوە هەموو ئەو کەسە حیزبی و حکومی و بێلایەنانەی کە دەستیان هەبوو لەم گەندەڵیە و هەموو ئەو فەرمانبەرە دەست ڕۆشتۆ خانشین کراوانەی کە لە سەردەمێکە دەستیان ڕۆشتەوە ئێستا کۆمپانیای زەبلاحیانەیە شەریکن لەگەڵ کۆمپانیەکان ئەبێ ڕابچێشنێ بەردادگا و لێیان پرسێ قوربانەمەتان لەکوێ بووە وەختیەوە هاتووە نەختێکیش درەنگە و ئەمە لە لایەکی کەشەوە خزمەت بە میلەتەکەمانەکە هەموو ئەو گەنجە تووڕانەی کە لەبەر نەبوونی لەبەر هەژاری ڕەنگە وێنەیەکیان لا دروست بێ هەرچی هەی بێ بە ناحەقی دەسی کەوت بێ کاتێک کە تووڕابن ڕەنگە ڕەش و سپی لێک جیانەکەنەوە وەخت ڕەنگە ئەمە بێتە هۆی وێرانکاریشی گەورە لە وڵاتەکەمانە ئەرچی هەمومانە و لە پێش هەمومانە ئەرچی حیزبەکانە و ئەرچی حکوومەتە بە ئیرادەیەکی گەورەوە ڕێ لەمە بگرن و دەسەڵات پشتیوانی لە دەسەڵاتی یاسایی لە وڵاتەیە بکەن ئەم کێشەیە بە یاسایی چارەسەر بێ و بۆ ڕێگرتن لە هەموو مزایدەیەک ینی خۆ دەوترێ بەشێک لەو کۆمپانیانەی کە تۆ ئێستا باسییان لێوە دەکەی بەشێکی زۆریان لەژێر
سایە و لەژێر سێبەری حیزبەکاندا توانیویانە ئەو مەرامانی خۆیان ئەگەر بە ناشەرعی بوو بێت بپێکن و بەدەستی بهێنن. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەو خەڵکانی کە لەژێر سایە و سێبەری ئەودا ئەم دەستکەوتە ناشەرعیانیان بەدەستێناوە بۆ لەوانەوە دەست پێ ناکا، بۆ یەکێتی لە ناو خۆیدا ئەم خەڵکانە گیان ناکاتەوە و سەرۆت و سامانەکەیان بگەڕێنێتەوە. بەڵام وەڵامەکەی لە پاش وچانێک لێت وەردەگرمەوە بەڕێزان وچانێک و بەردەوام ببن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. دووبارە سڵاوتانە بێ بەڕێزان، گفتوگۆکەمان بەردەوامە لەگەڵ لەتیف شێخ عومەر بەرپرسی ماڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات ئەندامی سەرکردایەتی ئەو حیزبەش. کاک لەتیف دیسان سڵاو، پرسیارم کرد سەبارەت بەوەی کە دەوترێت بەشێکی زۆر لەم کۆمپانیانە کە بەڕێگەی ناشەرعی پارە و دەستکەوتیان بەدەستێناوە لەژێر سایە و سێبەری حیزبەکاندا بوون. دەپرسم ئەگەر لەم جۆرە کۆمپانیانە لەژێر سایە و سێبەری یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبووە بۆچی لەوانەوە دەست پێ ناکەن؟ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەم خەڵکانەوە دەست پێ ناکات. ئەو کاتویستت شتێکیش تەواو بکەی بمبورە، دەتوانێت ئێستا ئەو قسەی تەواو بکەی؟ قەی ناکەم. لەبەر دوو هۆ ئێمە ئەمانەوێ یەکەمیان ئەمانەوێ ئەمە هەمووی ڕادستی یاسا و دەسەڵاتی یاساییکەین، چونکە تەنیا شوێنێک کە حەقیەوەی هەبێ ڕەش و سپی تاوانبار و بێتاوان لێک جیا بکاتەوە، گومان و ڕاستی لێک جیا بکاتەوە، دەسەڵاتی یاساییەوە دەسەڵاتی دادوەریە لە وڵاتەیە. دووەمیشیان ئەمانەوێت لە ململانی سیاسی بکەنە دەرەوە. بەڕاستی گەندەڵی بۆیە بەردەوامی بۆ بەشێک لە ململانی سیاسی و بۆ بەشێک لە یەکتر تۆمەتبارکردن و بە دیویشکە ڕووسپیکردنەوەی خۆ تەمەدارکردنی نیارەکانت. ئەمە لە ململانە حیزبیەکانی ناو حیزبێکە بەردەوامی هەیە و لە بینی حیزبەکانیشە و ناو هاوڵاتیان و لە بینی کۆمپانیەکانیشە درێژەی هەیە. ئەوە گومانێکە کۆمپانیایەک فڵان کۆمپانیا لەژێر سێبەری حیزبا بێ، با یاسا یەکلای بکاتەوە، ئەگەر وایە بەپی یاسا مامەڵی لەگەڵ بکە. هەمومان لەو کێشە گەورەی ڕزگارمانە بێ. کاکارزان، حەزەکەم لە ڕێگەی جەناب و تەلەڤیزیۆنەکەی جەنابتەوە ئەوە خەڵک هەمووی ئەوە بزانێ. کوردستان لە مەترسیەکی گەورەیە، نیشتیمانەکەمان لە مەترسیەکی گەورەیە. یەکێ لە مەترسیە گەورەکان ئەوەی ئێمە گیانەوەتان ڕۆژە گەندەڵیە، بەوەی کە بەڕاستەقینە هەیە و بۆی مبالەغەشی پێوە کراوە. ئێستا بەشێکی زۆر لە کێشەی خەڵک تەنیا ئەوە نییە کە ژیانیان قورسە، کە گوزەرانی ڕۆژانەیان قورسە و نەبوونی و بێموچەیە. بەشێکی زۆریشی ئەو نەعەدالەتیە کە هەستی پێەکەن. ئەو نەعەدالەتێ لەوێ هاتووە کە هەست دەکەن بەشێک لە سامانی ئەم وڵاتە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە، هەندێک لە کۆمپانیەکان لە ڕێگەی هەندێک کەسەوە بە حەق یا بە ناحەق دزراوە، براوە، بە فیڕۆیراوە، ئەبێ بگەڕێتەوە. ئەبێ ئەم کێشەیە وەختیەوە هاتووە یاسا بێتە سەر خەت و یەکلای بکاتەوە و خەڵک لەوە زیاتر تەحملی ناکە، ئێمەش تەحملی ناکەین. باشە، بەڵام خۆ من پێشووتری ژاماژەم پێ کرد ئەمە بەردەوام گلەی بۆ لەسەر حیزبەکان بۆی کە حیزبەکان بوون لە هەرێمی کوردستاندا و بە تایبەتیش ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە دیاریکراوی دەهێنێت، ڕێگەیان داوە یاخود دیسان دەڵێمەوە لەژێر سایە و سێبەری ئەواندا خەڵکانێک بەم جۆرە بەم ڕێگە ناشەرعیە پێگەیشتون. یعنی پێتان وایە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستاندا بتوانێت یاخود یاسا بتوانێت سەروەر بێ لە کاتێکە تاوەکو ئێستاش خۆ ئەو خەڵکانە بە تەسکێ حیزبی و بە دابشکاری لە نێوان لایەنە سیاسەکاندا داناندرێن؟ هیچ دادوەرێک لای ئێمە بە تەسکێ حیزبی و ئێستاوان هەمویان گویان لێمە، ئەگەر وانە با پەیوەندیت پێ بکەن بڵێن وان نییە، بە تەسکێ حیزبی و بەدەست لە پشتانی حیزبی دانراوە دادوەرەکان سەربەست و ئازادن و ئەم موقفەی ئەخیریشان دەلالەتە بۆ ئەوەی موقفەکانی پێشووشیان و لە هەموو کیسانێک یەکلایان کردوێتەوە نیشانەیە بۆ ئەوەی کە لانی کەم ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی هیچ دەسەڵاتێکمان نییە بەسەریانەوەوان ئازاد و سەربەستن و سربەخۆن و ئەو پەڕی دەسەڵاتی یاسایی خۆیان هەیە. با بێن من لێرەوە ڕووم لەو بە ڕێزانەیە، با بێن ئەم کەیسانە بکەنەوە و دەست بکەن بە
لێکۆڵینەوەی یاسایی لەم کەیسانەیەوە ئێمە هەمومان پشتیوانیانن. من ئەتوانم لەبەرەوەی لە سلێمانیا ژیم و ئیشەکەشم لە سلێمانێت تەنیا شایەتی بۆ ئێرە بە مەمەت و گومان نییە لە شوێنێکی کە دیسانەوەی لێمەوە باسی سلێمانێکم لێرە دادوەرەکان سربەست و ئازادن و ئێمە داوایان لەکەین بەو ئەو سربەستی و ئازادی خۆیان بۆ هەموو متمانەوە کە هەیەە لای خەڵک بەکاری بێنن بۆ چارەسەرکردنی کەیسێکی گەورەی گەندەڵی کە ئاسان نییە چارەسەرکردنی و ئەگەر ئێمە ژۆ پێشێتی نیشتمانی لە هەر شوێنێکەوە یا هەندێک لە برادرانی ئێمە گومان لێکراوە یا تۆمەتبارە بەوەی کە بەشێکە لەوە با ڕای چێشنە بەردەم دادگا و ئێمە هەموو پشتیوانیانین. باشە بەڵام بۆچی پێدوا بوو بە تەنیا ئەمە هەر گومانە؟ خۆ جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان وتی کە خەڵکە بووە لە ناو تەواوی حیزبەکاندا بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە کە پارەی ئەم هەرێمەیان بە هەدەر داوە بە ڕێگەی ناشەرعی پارەی ئەم هەرێمەیان تەنانەت بردۆتە دەرەوەی هەرێمی کوردستان. بەڵێ من پێم وایە هەر پرینسیپەکەش وایە هەموو ئیتیامکردنێک تەنیا گومانەمێنێت تاکو یاسا یەکلایە کاتەوە و خەڵک حەقا هەموو ئەمە بزانێت لە هەرچی ئاستێکا بێ. ئەگەر جەنابی جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش شتێکی هەیە لەو بارەیەوە ئەتوانێت لە بەردەمی دادگای بیسەلمێنێ و حەقە بیسەلمێنێ و خەڵکی کوردستان داوای لێ بکا کە ئەوە بسەلمێنێ و تاوانباران لەو کەیسەیە ببرێنە بەر دادگا. من لە پێش هەموو کەسێکەوە داواکاری ئەوم، بەڵام قسە تەنیا قسە و تۆمەت گۆڕینەوە خەڵکیشی زۆر گومانەکە ئەمە بۆ بەکارهێنانێتی بۆ ململانەی سیاسی ئەگەر وانە دادگایەکەی هەموو بڕوامان پێێتی با بچینە بەردەمی ئەوە و پێشتریش فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان داوای ئەوەی کردووە هەچ کەسێک بە جەنابی جێگری دووەمی سکرتێری گشتیشەوە معلوماتێکی هەیە یا شتێکی هەیە لەو بارەیەوە بیباتە بەر دادگا و گومانەکە بک بە یەقین و هیچ کەسێ لەوانە کە ئەو گومانی لێتی با بەبێ ئارەق دەرنەچن و بکەنە بەردەمی دادگا و سامانەش بگەڕێتەوە. بەڵام داخکە لەوایە من وتم خەڵک لە دووشت بێزارە گەندەڵێکەش هەیە لەبەر ئەوەی کە هەمووی یەکتری تۆمەتبارەکان نازانێت سەرچاوی گەندەڵێکە چیەیە، نازانێت لەوە جە نەزەری خەڵکەوای لاتووە هەموو مەسئولێکی حکوومەت و حیزب بەداخێکی زۆرەوە هەچ کەسێ مەسئولێتی هەبێ بە ناپاک و بە نادەسپاک سەیرەکەن. ئەمە بەشێکە لە چارەسەر نەکردن. وەختێک گەڵێ هەمومان دزین ینی کەسمان دزنین، وەختێک گەڵێ هەمومان مەسئولێتمان لەسەرە ینی کەسمان مەسئولێتمان لەسەر نییە. ئەمە جۆرێکە لە ڕاکردن. هیوادارم دەسەڵاتی دادوەری ئەم کەیسێ لە دەست لە ناو ململانەی سیاسی بێنێتە دەرەوە و لە مزایداتی سیاسی بێنێتە دەرەوە وەکو کەیسێکی حەقیقی معاملەی لەگەڵ بکە کە مادە دزراوەکە دیار بێ و کەسە دزەکەش دیاری بکرێ. باشە ئەو قسانەی جێگری سکرتێری یاخود جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەیەک بوون بۆ مزایدە و قسەیەک بوون بۆ ململانە و کێبڕکەی سیاسی؟ جا تۆتەوێ منیش پەلچێشکەی بۆ هەمان ململانەیە کە من نامێ بچ. باشە بەڵام قسەکان ئاوها بوواتاکەی بۆ من قسەکانم من تکاکەم قسەکەم ئاوها نەبوو واتاکەی بۆ جەنابەت قسەکەم ئابم جۆرە بوو کە ئێستا خۆم بڵێ من خۆم قساکەم و خۆم تەفسیر بۆ قسەکانی خۆمەکەم. قسەکەی من وایە تکاکەم هەمومان هاوکار بین بۆ و دەرهێنانی کەیسی گەندەڵی وەکو کەیسێکی مستەقیل لە ناو ململانەی سیاسی و لە ناو مزایداتی سیاسی و تەنیا شوێن کە بتوانێت ئەمە بکە و دەسەڵاتی ئەمەی هەبێ دەسەڵاتی دادوەریە. ئەم فایلە تەسلیمی ئەو بکەین و هەموو هاوکاری بین. هەر کەسێک گومانی هەیە لە هاوڵاتێکی بەسیتەوە تاکو مەسئولەکان گومانیان هەیە لە مەسئولێکی کە یا لە کۆمپانیاگە لە کەسێکی ناودار با ئەم معلوماتان تەسلیمی دەسەڵاتی دادوەری بکەن و پشتیوانی بکەن و پشتیوانی خۆیانی پیشان بن بەو دەسەڵاتی کە هیانە لە حیزبە لە حکوومەتە و ئەمە باشترین خزمەتە بە میلەتەکەی خۆیانیەکەن و بە خۆشیان و بە حیزبەکەشیانیەکەن. تەنیا وتنەوەی و تکرارکردنەوەی تۆمەتەکان و بەکارهێنانی لە ململانە سیاسەکانە باری خەڵک گرانترەکە، خەڵک تووڕەترەکە، خەڵک بێزارترەکە و خەڵک ناچارە بێ ڕێگەی کە بگرێتە بەر کە کەس قانزاجی لێ ناکە خۆشی هاوڵاتێکە قانزاجی لێ ناکە. باشە کاگەتی من تەویل و تەفسیر بۆ قسەکانی تۆ ناکەم حتمما تۆ بۆ خۆت قسە دەکەی. بەڵام بۆ من جێگەی پرسیارە وەختێک مەڵبەندی سلێمانی دێت پرۆژەیەک لەم بابەتە دەخاتە ڕوو، بەڵام وەختێک جێگری دووەمی سکرتێری گشتی حیزبەکەی خۆی
قسەیەکی لەم جۆرەی کردوێ و توێتی بەڵێ خەڵکی لەم جۆرەمان هەیە نابێ ئێوە لانی کەم داوای بەڵگە و دۆکمنت لەم جێگری دووەمی سکرتێری گشتی خۆتان بکەن بۆی ئەم بەڵگە و دۆکمنتانەتان باتێ بزانن ئەم خەڵکە چێیە لانی کەم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵێ یەکەمیان من پێم وایە ئەرچی مەکتەبی سیاسی شێتی نیشتیمانەیە کە داوای بەڵگە لەسەر هەموو ئەو کەسانە بکە کە زانیاریان هەیە لەو بارەیەوە ئەرچی ئەمەنیەوە کومەڵبندی سلێمانی واڵبەت ئەوانیش بە ئەرچی ئەبێ بیکا کە نەیکردووە کەم تەرخەمە نیشتیمانی بەو معنانە بەڵێ باوابێ بڵێ کەم تەرخەمە باشە با قسەکەی جەناوت بڵێ کەم تەرخەمە ئەبێ بیکە بارچی معناچی بیکە دووهام ئەرچی هەموو هاوڵاتێکە بە پێی یاسا لە هەرچی شوێنێکا بێ ئەگەر زانیاریەکی هەیە دەربارەی تاوانێک کە کراوە خۆی خۆبەخشانە بچێت تەقدیمی یاسایی بکە ئەمە هیچ دڵسۆزیێکی تیان نییە کە من زانیاری هەبێ دەربارەی کەیسێکی وا گەورە بیشارمەوە لە یاساوە لە دەسەڵاتی دادوەری و لە دەسەڵاتی یاسایی حەقا چۆن من جەریمەیەگە بینم پێویستە ئەرچی سەرشانمەوەکو هاوڵاتیی دڵسۆز هاونیشتمانیی دڵسۆز بیگەێنم بە دەسەڵاتی دادوەری بە پۆلیس ئەگەر من شتێکی شمەیە لە هەرچی مستەوایە کابم حەقا ئەو زانیاریانە بە ڕێکوپێشی بگەێنم بە دەسەڵات و دەسەڵاتیش ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکە شاردنەوەی یا ئاشکراکردنی لە وەختەیە من ئەمەوێ یا بە ئاشکراکردنی بە ئەقسات لە وەختانەیە کە من ئەمەوێ بۆ گەرمکردنی ململانی سیاسی ئەمە ئەرچی هاونیشتیمانی نییە وەرچی کەسیش نییە لە مەسئولێتاوێ. باشە بەڵام بۆ نمونە گەر خەڵکێکم زانیاری و بەڵگە و دۆکمنتانی لایە و دەزانێت خەڵکێکەیە کە پارە و سامانی بە هەدەر داوە بەڵام ئاشکرای ناکە ئەمە چی ینی تۆ چی ناوەنەی؟ منەڵێم ئەرچی نیشتیمانی خۆی بەجێنێناوە واتە ئێستا جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی نیشتیمانی خۆی بەجێنێناوە؟ اینجا تۆ تەوێ بە معادلانە من بەریتەوە بۆ شوێنێکە من نامەوێ بچم بۆ ناخر کاک لەتیف من ئاماژەم بۆ کرد ینی من لەسەر ئەساسی قسەکەی جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانم پرسیارە ماڕاستەی تۆ کردوانە لەبەرەوەی ئێستا ئێوە وەکو یەکێتی پرۆژە و پێشنیازێکی لەم جۆرەتان هەیە و دکتۆر بەرهام وەکو جێگری دووهەمی یەکێتی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم قسەی کردووە. قوربان من ناچمە ئەو یاری تۆتەوێ دای بمەزرێنی و یاریەکەمانە بورە من هیچ مەبەستێکم نییە بۆ هیچ یارمەتی بە بەڵێ ئەزانم مەبەستە چییە ئێماڵین مەڵبەندی ڕێخستنی سلێمانی وەکو من مەسوولی و مەڵبەندە دەست پێشکەریەکمان کردووە بۆ دژایەتیکردنی گەندەڵی لە ڕێگەی یاساوە و نامانەوێ ئەم کەیسە تێکەڵ بە ململانەی سیاسی بکەین ئەگەر لە ململانەی سیاسی شای ئەمانەوێ بینێت دەرەوە ئەگەر لە ململانەی حزبی شای ئەمانەوێ بێنێت دەرەوە ئەم قسانەی تۆتەوێ بە ئاراسەیەک بابەری دیسانەوە ئەم شتە بچووکەی ئێمە کردومانە ئەم ئەرکە بچووکەی ئێمە کردومانە لە ناو ململانە سیاسەکانەوە لە ناو تۆمەتبارکردنی یەکتریە دیسانەوە هیچ قیمەتیشی بۆ نێڵینەوە من من هیچ مەبەستێکی لەو جۆرەم نییە قسانم یارمەتیم بە من هیچ مەبەستێکی لەو جۆرەم نییە آخر بۆ ئێمە ڕوون بێ کاک لەتیف ینی من تەنیا وەکو پێشکەشکارێک وەکو ڕۆژنامەنووسێک پرسیاری خۆم دەکەم و تۆژەوەی لەسەر وەڵام بیتەوە وەنیا باشە پرسیارێکی سەر چاو پرسیارێکی سەر چاو بڵێ بێڵە قسەکەم بکەم ئەم شتە بچووکەی کە کردومانە بەشێکی زۆر بچووکە لە ئەرچی نیشتیمانی و یەکێتیبوونی خۆمان نامانەوێت تێکەڵی بکەین بە گومان ئێمە ئەمانەوێت لە گومان بێنێتە دەرەوە من لای من هەموو کەسی ئەستۆی پاکە تاکو یاسا عکسەکەی ئیسپا دەکات ئەوە هەموو کەسێک گرێتەوە لە جێگری سکرتێری گشتیەوە بۆ داوی مەکتەبی سیاسی بۆ من بۆ هەر کەسێکیکە من نهاتم بۆ گومان و بۆ تۆمەت بەخشینەوە من خۆم داوای ئەوواکەم کە خەڵک بۆسێ لە گومان و تۆمەت بەخشینەوە و زانیارەکانی خۆی پێشکەشکا بە دەسەڵاتی دادوەری بۆ یاسا من ئەمەوێ ئەو منهەجە کۆتایی پێ بێ بە جوودی متەواضعی خۆمان ئەمەوێ مبادرێ بکەین ئەم منهەجە لە تێکەڵکردنی گەندەڵی بە ململانی سیاسی کۆتایی بێ نامێ خۆم بەشێک بم لەو ململانەیە و هاتوشمەتە دەرەوە لەو ململانەیە. باشە بەڵام کاک لەتیف ینی خۆ زۆرترین کات ڕەنگە هەمیشە ئەو پرۆژە و پێشنیازانەی کە دەوترێ یان زۆر جار تەنانەت ئەلانکردنی هەندێک بۆچوونی ناوسەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی لێکدانەوەی بۆ دەکرێت لە چوارچێوەی
ئەو ناکۆچیانەی یاخود ئەو ڕاجیایانی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە تۆ بۆچیەوە بە حساسیت وەرەگرت ینی حاڵەتێکی ئاسایی نییە ئەگەر تەفسیرێک خوێندنەوەیکی لەو جۆرەش هەبێت بۆ ئەو بابەتە تۆ ئازادی لەوەی چۆن تەفسیریەکەی بەس من ئەمەوێت سەرەتای تەفسیری من خەڵکێک کە تەفسیری دەکاو من لێرە دەیگوێزمەوە دەڵێم ئاوا دەوترێت خەڵک ئازادە قوربان بە تۆشەوە چۆن تەفسیریەکە ئێمەش ئازادین وەڕێمان بن لەوەی کە بیڵێن ئەمانەوێت سەرەتایکی تازە بۆ دژایەتیکردنی ئەمانەوێت سەرەتایکی زۆر بچووکی متەواضع بۆ دژایەتیکردنی گەندەڵی و بۆ دانانی سەرەتایکی بچووک بۆ گەندەڵی لە ڕێگەی یاساوە دوور لە ململانەی سیاسی و دوور لە مزایداتی سیاسی و دوور لە ئیتیامکردنی یەکتری دەست پێ بکەین چونکە ئەو تەریقەیە ئیشی نەکرد کۆتایی پێهات دژایەتی گەندەڵی لە ڕێی ململانەی سیاسی و ئیشی نەکرد کۆتایی پێهات ئەمانەوێت سەرەتایکی تازە بێڵن هاوکارمان بن پشتیوانمان بن بۆی بتوانین ئەم ئیشە بچووکە بکەین باشە بابەتێکی دیکە مەسلەی پرسی لامەرکەزیەتە کە لە ماوەی ڕابردوودا ئەم بابەتە زۆر ڕژێنرا و بە تایبەت لەلایەن پارێزگاری سلێمانی و لەلایەن خەڵکان و تەنانەت بەشێک لەلایەنە سیاسەکانی ناو پارێزگای سلێمانیشەوە باس کرا بە دیدگای ئێوە بابەتی لامەرکەزیەت بۆ هەرێمی کوردستان بابەتێکی گونجاوە و دەمەوێت زۆرتر لەسەر سلێمانی پێم بڵێ بۆ سلێمانی ئەمە دەبێتە ویستێکی ڕاستەقینە بۆ ئیداری پارێزگای سلێمانی ئیداری پارێزگای سلێمانی بە هەموو جونگەکانیەوە دوای دراستێکی زۆر و پشتیوان بە خەڵکی پسپۆر و پێم وایە خەڵکی پەرلەمانتارەکانی ژۆ خەڵکی شارەزاش لەو بوارەیە هاوکاری کردوون دیسانیشەوە ئیداری پارێزگاکانی گەیشت کەش لە هەولێر و لە دۆگەیشتنەوە قەنەعەتەی کە شێوازی ئیداری لامەرکەزی گونجاوترین شێوازە بۆ ئیدارەکردنی ئەم پارێزگایانە و کە وەختی حساب و کتابی خۆیان کردووە وردەکارێکی زۆریان کردو لەسەر داهاتەکان تێگەیشتون کە باشترە توان لە ڕێگەی ئیداری لە خزمەت بە هاوڵاتەکانی خۆیان بکەن لە هەولێر و لە سلێمانی و لە دووهۆک و مادەم ئەوان قەنەعەتیان وایەوە ئەوان ئیشەکەی ئەوانەوە ئەوان ئێستا مەسئولەتی ئیداریان لەسەر شانە و هەمووشیان هاوڕان ئێمە ئیشێکمان نییە بە غێریەوەی کە پشتیوانیان لێ بکەین و پێش وایە کەیسە زۆر چۆتە پێشەوە زۆر باشە بابەتێکی دیکە کە پێشووتر بۆ خۆ داماژت پێکرد مەسلەی دیسانەوە ئەو خەڵکانەی کە بەڕێگەی ناشەرعی دەوڵەمەند بوون پارە و داهاتی و وڵاتیان دەستخستووە لێکۆڵینەوەیان لەگەڵ بکردن دەبێت سەرنجی تۆ بزانم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە و زۆر ورتر لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە تۆ بۆ خۆت گومانت هەیە بەوەی کە خەڵکانێکە بوو بێ بەم جۆرە درۆست بوو بێتن و پێگەیشت بێتن بەڵێ گومانم هەیە بەڵێەوە هەچ کەسێک لەم ڕۆژەیە بڵێ نیمە ئەبێت چاوی خۆی بنوخێنێ و حقیقەت نەبینێ لە ناو پارتی شاتیایەتی لە ناو یەکێتی شاتیایەتی و ئەمە هەموو خەڵگەی زانەیە و لە ناو گۆڕانی شاتیایەتی قوربان و ئەمە هەموو خەڵکی زانەیە ئەگەر عزیێ بچێشی بچیت ناو بازار خەڵک داتا و زانێریی زۆری لایە لەسەرەوانە و بۆ نابێ من بەخۆم بڵێم پاکە بێ خەڵک پێم بڵێ پاک بەڵام ئەمانە بە گومانە مێنێتەوە و بە قسە ئەمێنێتەوە بە تۆمە دەمێنێتەوە تاکو دەسەڵاتیی یاسایی کە مخەوەل بێ لە ڕووی یاساییەوە ئەمە یەکلا بکاتەوە ڕەنگە ئەمە هەمووی بەشێ بێ لە ململانەی سیاسی و بە زۆر کراوێ بە حقیقەت لای خەڵک و ڕەنگە بەشی زۆریشی ڕاست بێ من ناتوانم کەس تۆمەتبار بکەم واقعی منیش نییە کەس تۆمەتبار بکەم و تاوانیشە کەس تۆمەتبار بکەی و تەنیا دەسەڵاتی یاسایی ئەتوانێ کام کێشەیە یەکلا بکاتەوە با هەمومان پشتیوانی بکەین و ئەوە بەتەنیا لێپرستاوی حکومی و حزبی ناگرێتەوە زۆر کەسێ لە وڵاتەیە خەڵگە زانێ کە چەند ساڵە لەمەوە پێش خاوەنی هیچ نەبووە ئێستا باسیەکان لەن خاوەنی سەرمایەکی زەبلاحە کە بە ستاندەردەکانی جیهانی قانزاچکردن و سوودوەرگرتن هیچ نایگرێتەوە خەڵکێگەیە باسیەکەن زۆر قسە لەسەرەوەکەن کە چەند ساڵە لەمەوە پێش خاوەنی چەند سەد دۆلارێک نەبووە ئێستا قسە لە خاوەنی ملیار دۆلارەکەن کۆمپانیای وایە قسە ئەکەن من نازانم ئەمە ڕاستەیە ڕازنی ئیشی من نییە ئیشی دادوەرەکانە ئیشی داواکاری گشتیە لەمە بکۆڵێتەوە ئەمە گومان و خەڵک باسیەکە خەڵکەیە مۆزەف بووە لە حکوومەتە مۆزەفی اعتیادی بووە لە شوێنێکی ئاساییە بووە دوای خانەنشینبوونی یا دوای دەسەڵگرتنی لە کار لە حکوومەتە ئێستا خاوەنی سەرمایەکی زەبلاحە و کۆمپانی گەورەی هەیە ئەمە نایاسایی ئەمەی کردوێتی ئەبێ بکۆڵنەوە چۆن لە ماوەیەکی وە کەمە کورتە شوێنێکی دنیا ڕووی نایەوە کۆمپانیایە کەسێک لە ماوەیەکی وا کورتە سەرۆت و سامانێکی وا زەبلاح بۆ خۆی بە هەرچی سەبێک دەستی کەوت بێ نایاساییە
و ناکرێت خەڵک لە ماوەی چەند ساڵێکە هەرچی تەریقەیەکی گرت بێ ئەگەر تلیاکیش بفرۆشێ ناتوانێت و سەرەت و سامانە گەورەیە خۆی ئەوە دلیلی ئەوەیە ئەو سەرەت و سامانە گەورەیە لە ماوەیەکی قیاسیە دلیلی نایاسایی بوونێتی قوربان من نەزانم کە لە هەندێک شوێن یاساکان تعلیماتەکان ڕێنمایەکان بە هاوکاری و هەماهەنگی هەندێک بەداخەوە هەندێک فەرمانبەری دەستڕۆشت و گونجێنراوە لەگەڵ مەسلحەتی کۆمپانیەکانە ئەمە هەموو خەڵگەی زانێ کۆمپانیان لێمان ڕاز نەبێتەوە بڵێ من بە یاسایی کردومە قوربانی یاساکان بۆ گەندەڵ کردووی شەریکەکانت بۆیان کردووی ئەبێ خۆشکەواتە چۆن یاسا سەرەر بێ خۆت کاک لەتیف تۆ لەو ساوە دەڵی دەبێت یاسا سەرەر بێت تۆم بابەتەیە یاساکەی بۆ گەندەڵ کرابێت چۆن یاسایە توانێت سەرەر بێ ئێمە باسیەوەکەین دەسەڵاتی دادوەری بە خۆشببختی دەسەڵاتی دەدوەری لەم کوردستانەیە و داواکاری گشتی بە سربەخۆییەک و پاکیژیەک و پاچێکی گەورە و دەسەڵاتی خۆیانەکەن و تەحویلی ئەوانیانەکەین باشە سوپاس دەکەم لەسەر و بابەتەکەت بۆ لە ناوێکێتی نیشتیمانی کوردستاندا خەڵکانێک سزا درابێتن لەسەر بابەتی بەهەدەردان و دروستبوون بە ڕێگەی ناشەرعی زۆر بە کورتی من هەر ئێستا وێنەکەم بە تەواوەتی لەبەر چاو نییە ئەزانم یەکێتی بەوردی سەیرێواناکە بەس بە دڵنیاییەوە بە درێژەی ئەم فترە دوور و درێژەی حکومڕانیکردن و حیزبڕانیکردن خەڵکیێکی سزاکراوە بەس ئێستا بەڕاستی ئامادەنی و زانیاریم لا نییە. باشە بابەتێکی دیکە دەیکەمە دوا پرسیار کاتم هیچ نەماوە مەسلەی ئاڵوگۆڕکردنی یاخود ڕادەستکردنی پارێزگاری سلێمانی بە بزوتنەوەی گۆڕان چەند مانگێکی ماوە ئەم بابەتە پێویستی بە گفتوگۆ و مناقەشەی نوێ هەیە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا یان لە وادەی خۆیدا تەبادول بە شەخصەکان دەکرێت و هیچی تر لای ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی وفادارین بۆ ڕێکەوتنەکانی خۆمان و هیچ کێشەیەک ئێمە لەوانەیە نیمانە پێ ڕێکەوتنانەی هەمانە هیوادارم بزوتنەوەی گۆڕانیش لەسەر هەمان ڕێکەوتن بەردەوام بێ و ئێمە کێشەیەکمان نێر و ناحیەوە و ئێستاش ئێمە تاعاونێکی زۆرمان هەیە لەو بارەیەوە. سپاس بۆ لەتیف شێخ عومەر بەرپرسی مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاتەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش سپاس دەکەم کە میوانی تاو تۆ بووی لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە ئازانێ نارتی سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامێکی دیکە هەرشاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان